سڵاو بەناوی خوددا بەخێر بێن بۆ KBO Recaps. لە ڤیدیۆی ئەم جارەدا باسی فیلمێکی درامە و خەیاڵی دەکەین بە ناوی The Curious Case of Benjamin Button. با دەست پێ بکەین. لە سەرەتای فیلمەکەدا ئافرەتێکی بەتەمەن دەبینین کە لەسەر جێگەیەکی نەخۆشخانە کەوتووە لەو کاتەی زریانی کاترینە لە شاری نیو ئۆرلێنز دەدات. ئافرەتێکی گەنج دێتە لای و هەوڵ دەدات دڵنەوایی بکات. ئافرەتە بەتەمەنەکە ئامادەیە و چاڕەوانی ساتی مردنیەتی. لەو ساتەشدا چەند دیمەنێکی ئاشنا دێنەوە بەرچاوی. لە دیمەنێکدا سەعات دروستکەرێک دەبینێت لە شاری نیو ئۆرلێنز کە کوڕێکی هەیە و دەنێردرێتە مەیدانی جەنگ. دوای ڕۆشنی کوڕەکەی تاکەکاری دەبێتە ئیشکردن لەسەر بەناوبانگترین کاتژمێری شارۆچکەکە. دوای 4 مانگ نامەیەک دێت و دەڵێت کە کوڕەکەی لە جەنگدا کوژراوە. سەعات دروستکەرەکە زۆر بێزار دەبێت و بڕیار دەدات بە پێچەوانەوە دیزایانی کاتژمێری شارۆچکەکە بکات بۆ یادکردنەوەی ئەو کەسانەی کە لە جەنگدا مردوون. حەزی دەکرد بتوانێت کات بگێڕێتەوە تا کۆڕۆڵەکانیان لە مردن بپارێزێت. هەروەها ڕۆژێک لە ڕۆژان ڕۆڵەکانیان بتوان بگەڕێنەوە. تەواوی شارۆچکەکە کاتژمێرەکە وەکو دیاری سەعات دروستکەرەکە دەبینن کە دوای ئەوە هەرگیز نەبیررایەوە. دەیزی بەتەمەن داوا لە کارۆلینی گەنج دەکات کە پەرتووکێک لە جانتاکەی هەڵبگرێت. داوای لێ دەکات پەرتووکەکە بکاتەوە بۆی بخوێنێتەوە. کارۆلین چەند یادگاریەک دەبینێت کە پێیەوە کراون. کاتێک کۆتایی هاتنی جەنگ ڕاگەیەندرا خانەوادەی سەربازە مردووەکان ناڕازی بوون. بەڵام لەلایەکی دیکەوە خەڵکەکەی تری شاری نیو ئۆرلێنز لە خۆشیدا ئاهەنگیان دەجێڕا. پیاوێک بە ناوی تۆماس بە خێرایی لە ناوەڕاستی قەرەباڵغیەکەوە بەرەو ماڵەکەی ڕادەکات. دێتە ماڵەوە و دەبینێت هاوژینەکەی لە سەرمەرگدایە دوای لەدایکبوونی کۆرپەکەی. هاوژینەکەی داوای لێ دەکات بەڵێنی پێبدات کە منداڵەکەی خۆش بێت و گرنگی پێبدات. تۆماس بەرەو بێشەکە دەڕوات و سەیری منداڵە بچووکەکە دەکات. هەر لەگەڵ بینینی خەریکە دەڕشێتەوە. بە هەڵەشەی هەڵی دەگرێت و لە ماڵەکە ڕادەکاتە دەرەوە. دەیبات تاکو بە زیندوی بیخاتە دەریاچەیەکی نزیک ماڵەکەیانەوە. بەڵام لەو کاتەدا پاسەوانێک هاواری لێ دەکات و بەدوای دەکەوێت. بەڵام تۆماس لە کۆڵانێکدا خۆی دەشارێتەوە و پاسەوانەکە ژوونی دەکات. تۆماس پارچە کاغەزێک دەخاتە نێو جلەکانی منداڵەکە و لەسەر قادرمەکانی خانوویەکی نێو کۆڵانەکە جێی دەهێڵێت. ژن و پیاوێک خەریکن لە دەروی ماڵەکەیان پێکەوە قسە دەکەن. بەڵام خانمێکی پیردێت و قسەکانیان پێدەبڕێت. ژنەکە دوای خانمە پیرەکە دەکەوێت بۆ نێو خانوەکە. بەڵام پیاوەکە ڕادەکێشێت و چەند هەنگایەک بە قادرمەکەدا دەچنە خوارەوە. لە کاتی هاتنە خوارەوە خەریکە پێ بە منداڵەکە دابنێ. ژنەکە پەڕۆکی سەر منداڵەکە لا دەبات و منداڵێکی سەیر و سەمەرە دەبینن کە تا ئێستا شتیوایان نەبینیوە. بۆیە هەردووکیان هاوار دەکەن لە ترسان. پیاوەکە پێی دەڵێت کە وازی لێ بهێنێت. بەڵام ژنەکە هەڵی دەگرێت و دەیباتە نێو خانوەکە و لەوێش دەیخاتە نێو دۆڵابی ژوورەکەی. دەچێتە خانەی بە سەڵاتچوان و پزیشکێک باگەشتی ژوورەکە دەکات. پزیشکەکەش دوای ئەوەی پشکنینی بۆ دەکات بۆی دەردەکەوێت کە ئەو منداڵە کوێر و کەڕە و دەستەکانی بوونەتە ئێسک و هەروەها هەوکردنی جونگەشی هەیە. پزیشکەکە دەڵێت ئەوە منداڵی تازە لەدایکبوو نییە، بەڵکو پیرەپیاوێکە کە لە گۆڕدا ڕزیوە. کوێنی بەزەیی پێدادێتەوە و دەیەوێت لای خۆی بیهێڵێتەوە. بەڵام پزیشکەکە ئاگاداری دەکاتەوە کە هەموو کەسێک نابێت زیندوو بمێنێتەوە. کوێنی منداڵەکە دەباتە خانەکە و لەو کاتەیە کە سەبەتەمەنەکانی ئەوێ کۆ دەبنەوە و ناوی منداڵەکە دەنێن بنیامین. کوێنی بڕیار دەدات بنیامین لە خانەی بە سەڵاتچواندا بەخێو بکات. لە چەند ساڵی سەرەتای ژیانی بنیامین پێی وابوو کە هاوشێوی ئەوانی دیکە لە ساڵەکانی کۆتایی تەمەنیدایە. پیرەپیاوێک بوو کە تەنیا لەسەر کورسی دەیتوانی بڕوات. کوێنی لەگەڵی مایەوە لەو کاتەی تەمەنی بەرەو گەنجی دەچوو. شەوێکیان کوێنی بنیامین دەباتە لای چارەسەرکەرێکی ئاینی. داوا دەکات نزای بۆ بکەن تاکو ببێتەوە منداڵ و وەکو خۆی دەڵێت پاک بێتەوە لەو نەفرینی شەیتانە. چارەسەرکەرەکە داوای لێ دەکات لەسەر کورسەکەی هەڵسێت. بەڵام بنیامین دەکەوێت. دووبارە هەڵدەستێتەوە و چەند هەنگاوێک دەنێت. چارەسەرکەرەکە لە پڕ زەڵتە لی دەدات و دەمرێت. لەو کاتێک دەیویست دڵخۆش خۆی دەربڕێت بەهۆی سەرکەوتنی بنیامین. لە خانەکە جاروبار ئاهەنگی لەدایکبوون و پرسە ساز دەکرا. بنیامینیش دەیبینی کە خەڵکی چۆن دێن و دەڕۆن. لە خۆی دەپرسی چۆنە تا ئێستا نەمردووە. بنیامین لەگەڵ کورتە باڵایەکدا دەچێتە دەرەوە و دەڕۆنە ناو شەمەندەفەر و پارکەکان. بەڵام کورتە باڵاکە بەتەنیا جێی دەهێڵێت. بنیامینیش بە داشەقەیەکەوە تەواوی شەوەکە بەڕێدا دەڕوات تاکو بگەڕێتەوە ماڵەوە. بنیامین پێی وابوو ئەوە یەکێک بوو لە باشترین ڕۆژەکانی ژیانی. ڕۆژانی یەکشەمان خانەوادەی بە سەڵاتچوەکان دەهاتنە خانەکە بۆ ئاهەنگی جەژنی سوپاسگوزاری. یەکێک لە ئافرەتە بەتەمەنەکان بنیامینی بە دەیزینەوەی دەناسێنێت کە کچێکی جوانی چاوشینە. هەر لەو کاتی بنیامین چاوی پێ دەکەوێتە داوی خۆشەویستی دەیزیەوە. دوای پێشکەشکردنی خوانی نیوەڕۆی جەژنی سوپاسگوزاری کوێنی پێیان ڕادەگەیەنێت کە بەم زۆنە منداڵێکی دەبێت. لەو کاتی بنیامین دەیەوێت خۆی لەگەڵ ئەو هەواڵە ڕابهێنێت دەیزی لێ نزیک دەبێتەوە یاری لەگەڵ دەکات. شەوێکیان هەردووکیان مۆمێکدا دەگیرسێن لەژێر جێگەی نووستنەکەی ژێرزەمینەکە و نهێنیەکانیان بۆ یەکتر باز دەکەن. بنیامین دانی پێدادەنێت بەو شێوەیە پیر نییە کە دەردەکەوێت و دەیزیش پێی دەڵێت تۆ لەوانی تر جیاوازتریت. داپیرەی دەیزی دەیانگرێت و سەرزنشیان دەکات بەوەی ڕەفتارێکی نەشیاویان کردووە. کاتێک دەیزی دەڕوات بنیامین دەگەڕێتەوە لای بەتەمەنەکانی تر. یەکێک لە ئافرەتەکان فێری ئەوەی دەکات چۆن پیانۆ بژەنێت. بە تێپەڕبوونی کات بنیامین هەست دەکات گۆڕانکاری زۆر لە لەشیدا ڕوو دەدەن. ڕۆژێکیان لەگەڵ پیرەپیاوێکی تر دەچێتە بەندەرێک و وەک کارمەندی سەر بەلەمدا دەمەزرێت
کارکردن لە دەریا سەرنجی بنیامین ڕادەکێشێت. شەوێک ئۆتۆمبیلێک لە تەنیشتیەوە دەوەستێت و بە بنیامین دەڵێت سەرکەوێت. لە ئۆتۆمبیلەکەدا کەسێک دەبینێت کە خۆی دەناسێنێت و دەڵێت ناوم تۆماس بەتنە. هەردووکیان دەچنە مەیخانەیەک و باسی نەخۆشەکەی بنیامین دەکەن. لە کۆتایی شەوەکەشدا تۆماس دەیباتە ماڵەوە و داوای لێ دەکات ئەگەر توانیت جاروبار سەردانی بکات. لە جەژنێکی سوپاسگوزاری دیکە دەیزی دێتەوە و ڕۆژەکەیان پێکەوە بەسەر دەبن لەسەر بەلەمێک. ڕۆژێکیان خانمە پیرەکەی هاوڕێی بنیامین دەمرێت. لەو کاتەدا بۆی دەردەکەوێت کە ژیانی ئەو بە پێچەوانی هەموو ئەوانەی دیکەی خانەی بەسەڵاتوانەکەوەیە. بنیامین ماڵئاوایی لەو دایک و باوکەی دەکات کە لە خانەکە بەخێویان کرد و ئەوانیشی وای سەرکەوتنی بۆ دەخوازن. هەروەها بەڵێن بە دەیزی دەدات کە بچێتە هەر شوێنێک نامەی بۆ بنێرێت. ژیانی بنیامین لە دەریادا درێژ و بێزارکەر بوو. بەڵام دەیزی دوای هەموو نامەیەک وەڵامی دەدایەوە. لەو کاتەیە دەیزی دەیەوێت ببێتە سەماکەرێکی کارامەی سەمای بالی. بنیامین و تاقمەکەشی دەچنە مەیخانەی ئەو شوێنانەی لیلا دەدەن. لە گەشتێکیاندا بنیامین دەچێتە میوانخانەیەک و لەوێ ژن و مێردێک دەبینێت بە ناوی ئەلیزابێت و واڵتەر کە کاریان سیخۆڕیکردنە. شەوێکیان کە خەوی لێ ناکەوێت دەچێتە لای ئەلیزابێت. چەندین شەو بەو شێوەیە لە هۆڵی میوانخانەکە یەکتری دەبینن. بنیامین خەوی لێ ناکەوێت و ئەلیزابێتیش هاوسەرەکەی لانیە. بنیامین دەکەوێتە خۆشەویستی ئەلیزابێتەوە. هەروەها ئەوەش بە دەیزی دەڵێت. هەرچەندە دەیزی زۆر بەرەو پێش چووە لە کارەکەی و خولیاکانی، بەڵام ئەو هەواڵە دڵی دەشکێنێت. بنیامین کاتێکی زۆر لەگەڵ ئەلیزابێت بەسەر دەبات. لە کۆتاییدا دەکەونە خۆشەویستیەوە. بارودۆخەکە بەو شێوەیە بەردەوام دەبێت تا شەوێکیان چیتر ئەلیزابێت نابینێت لە هۆڵی میوانخانەکەدا کە وەکو جیهانێکی بچووکی خۆیان وابوو. بنیامین ڕادێت لەگەڵ نەبوونی ئەلیزابێت لەو کاتەی جەنگ لە دەریاکاندا دەست پێ دەکات. تاقمەکە دەیانەوێت خۆیان ڕزگار بکەن، بەڵام بەلەمەکەیان لەلایەن سوپاگیر دەخوات. لایەنی بەرامبەر کاپتنەکە و چەند ئەندامێکی تاقمەکە دەکوژن و بەلەمەکەش تێک دەشکێنن. بەڵام خۆشبەختانە بنیامین سەلامەتە و خەریکە ماڵئاوایی لە هاوڕەکانی دەکات. بنیامین دەگەڕێتەوە خانەی بەسەڵاتچوانەکە و لەوێ کوێنی دەبینێت کە زۆر دڵخۆشە بەگەڕانەوەی. سەرڕای ناخۆشەکانی نێو دەریا و مردنەکانی نێوخانەکە، بەڵام هەردووکیان سوپاسگوزارن. بەیانیەکیان دەیزی سەردانی خانەکە دەکات. دەیزی باوەش بە بنیامیندا دەکات و بنیامین سەری دەسوڕمێت لەوەی کە دەیزی منداڵێک بوو لەو کاتی ئەوی جێهێشت، بەڵام ئێستا خانمێکی جوان دەبینێت کە گەڕاوەتەوە. دەیزی و بنیامین شەوێکیان دەچنە دەرەوە و بنیامین هەست دەکات کەوتۆتە خۆشەویستی دەیزی و سەماکانیەوە. هەر ئەو شەوە پێش ئەوەی بڕۆنەوە دەیزی ماچی بنیامین دەکات و دەیەوێت سەرنجی ڕابکێشێت، بەڵام بەبێ ئومێدی دەگەڕێتەوە ماڵەوە دوای ئەوەی بنیامین ڕەتی دەکاتەوە. شەوی دواتر تۆماس دێتە خانەکە و بنیامین دەبات بۆ نان خواردن. لەوێ دانی پێدادەنێت کە بنیامین کاریگەری زۆری لەسەر هەبووە. پاشان دەیباتە کۆمپانیای بەتن. پێی دەڵێت کە بنیامین کوڕیەتی. بەنێو ماڵەکەدا دەیگەڕێنێت و وێنەیەکی کۆنی کارۆلینی دایکی پیشان دەدات. بنیامینیش بە نیگەرانی و سەر لە شێواویەوە ماڵەکە جێدەهێڵێت. بنیامین دەچێتە نیویۆرک بۆ نمایشەکەی دەیزی و لەوێ دووبارە سەرسامی دەیزی دەبێتەوە. دوای نمایشەکە دەچێت و سەردانی دەکات، بەڵام دوای ئەوەی دەبینێت یەکێک لە هاوڕەکانی دەیزی ماچی دەکات ئیرەی دەبات و ئەوێ جێدەهێڵێت. دەیزی بە دوایدا دەچێت، بەڵام بنیامین پێی دەڵێت خۆشحاڵە کە دەبینێت ئێستا لەگەڵ ئەو کوڕەدایە و دەڕوات. بنیامین ڕۆژەکانی بەگەشتکردن بە ماتۆڕەکەی و چاکردنەوەی شتەکانی خانەکە بەسەر دەبات. ڕۆژێکیان هەواڵێکی ناخۆشی پێدەگات و بەرەو نەخۆشخانەیەکی پاریس دەچێت. چەند ڕۆژێک لەوە پێش تەکسیێک لە دەیزیدا و برینداری کردووە. بنیامین دەیەوێت بیباتە ماڵەوە، بەڵام دەیزی داوای لێ دەکات لە ژیانی بچێتە دەرەوە. بنیامینی دڵشکاو خەمبار دەبێت بەهۆی ئەو هەموو پەیوەندی کورتخایەنەوە، بەڵام دوای ماوەیەک دەیزی دێتەوە لای بنیامین و پێکەوە پەیوەندی دەبەستن. چەند ساڵێک بەو شێوەیە بەسەر دەبن و دەچنە چەندین ناوچە و شوێنی جیاواز. بەڵام لەپەڕ نەخۆشەکەی بنیامین پەیوەندەکەیان ئاڵۆز دەکات. دەیزی نیگەرانی ئەوەیە کە ڕۆژێک بنیامین هەڵسێتەوە ببینێت ئافرەتێکی پیر لە تەنیشتیەوەیە، بەڵام واز لەو بیرکردنەوەانە دەهێنێت چونکە دەزانێت پەیوەندەکەیان زۆر پتەوە. هەواڵی مردنی کوینی بنیامین و دەیزی نیگەران دەکات. پاش ماوەیەک بنیامین خانوە گەورەکەی باوکی دەفرۆشێت تاکو لەگەڵ دەیزی پێکەوە بژین. بە تەمەنداچوونی دەیزی زۆر ئازاری دەدات، بەڵام بەڵێن بە بنیامین دەدات کە بەوە ڕازی بێت. دەیزی پۆلی وانەی سەماکردنی خۆی دەکاتەوە و پاش ماوەیەک بۆی دەردەکەوێت کە دووگیانە، بەڵام بنیامین تا دێت و نیگەرانی زیاد دەکات سەبارەت بەوەی ئاخۆ منداڵەکەیان هەمان کێشەی ئەوی دەبێت یاخودنا. بەڵام دەیزی دڵنیای دەکاتەوە بەڵێنی پێدەدات کە هەموو شتێک باش دەبێت. دوای 9 مانگ دەیزی یەکەم منداڵی دەبێت و منداڵەکەی بە ناوی کارۆلینی دایکەوە ناودەنێن. کارۆلین تووڕە دەبێت دوای خوێنەوەی ئەو یادەوەریانە، بەڵام هەر بەردەوام دەبێت. کێشەکانی نەخۆشەکەی بنیامین لەو کاتەوە دەستیان پێکرد کە بنیامین بۆی دەرکەوت منداڵەکەیان پێویستی بە باوکێکە نەک هاوڕێیەکی هاوتەمەنی. هەرچەندە هاوسەر و منداڵەکەی خۆش دەویست، بەڵام بڕیاریدا جیان بهێڵێت و هەموو شتانی پەیوەندی بە نەخۆشەکەشیەوە هەیە لەگەڵ خۆی ببات. کارۆلین سەرجەم ئەو نامەداوای لێبوردانە دەخوێنێتەوە کە باوکی بە درێژایی ژیانی نردوونی. بۆی دەردەکەوێت کە بنیامینی باوکی تەواوی ژیانی بەگەڕان لە چەندین ناوچەی جیاواز بەسەر بردووە. ڕۆژێکیان بنیامینی بەڕواڵەت هەرزەکار بڕیار دەدات بێت و کارۆلین و دەیزی ببینێت، بەڵام دەبینێت هاوسەرگیری لەگەڵ پیاوێکی تر کردووە و ئێستا باوکایەتی بۆ کارۆلین دەکات. دەیزیش بنیامین وەک ناسیاوێکی خێزانەکەیان دەناسێنێت. ڕۆژی دواتر پیاوێک دەفتەری یادەوەریەکانی بنیامین دەداتە دەیزی.
هەروەها بنیامینیان گەڕاندووەتەوە بۆ خانەکە. لە دوایین ساڵەکانیدا بنیامین خەریکی ژەنینی پیانۆیە لە خانەکە و تووشی خەڵەفاوی بووە. دەیزی پیریش ئاگاداری بنیامین دەبێت تا ئەو کاتەی حکومەتی لیویزانە کاتژمێری شارۆچکەکە لات دەبن. لە کۆتاییدا ساڵە ناخۆش و بە ئازارەکانی کۆتاییان هات. لەو کاتەی شارەکە ژێر ئاو کەوت، چیرۆکی بنیامین و کاتژمێرە پێچەوانەکەش کۆتایی هات. بەم شێوەیە کۆتاییمان بە ڕێکابکردنی فیلمەکە هێنا. لایک و سەبسکرایبتان بیر نەچێت و تا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.